ئێرە گوندی گەڵاڵەیە سەر بە قەزای ماوەت لە سنووری شارباژێر لە ماوەی ڕابردوودا چەند جارێک بردومان کراون لە ترسی ژیانیان بەشێکی گوندنشینان ماڵ و حاڵی خۆیان جێهێشتووە. بردومانی گوندی گەڵاڵە ترس و دڵەڕاوکەی لە لای گوندنشینانی دیکەی سەر بە قەزای ماوەت دروست کردووە و داوای بەهاناوەچوونی خێرا دەکەن. بارانە و شتەمان تۆزێ لە کۆڵ بێتەوانێ و دوورکەوێتەوە لێمان تۆزێک ئێمە ناتوانین ئەم دیە چۆڵکەن ژیانمان لێرەیە وە گوزەرانمان لێرەیە ئەم خەڵکە فەقیر وەژارە خۆدەخانوێکی کردووە بە هەزار دەردەسەری و فەقیری لەم بێ موسەوی بێ مەعاشەدا ژیانی خۆی بەڕێ دەکا بە هەز عاڵێک بێت. بەهۆی قەسبی تارەکانی تورکیاوە دیەکە چۆڵ بووە بەڵام من لێرە گەشتبینم یەکەم بەخوای گەورە دووەم بەوەی کە کۆمەڵە خەڵکی دڵسۆزی خەمخواری خەڵکی گوندەکە و هەندێک ستاف لە دامودەزگای حکوومەتی مەحافەزەی سلێمانی بەڕاستی کە جوهدێکی باشەکەن. سەرۆکی ئەنجومەنی پارێزگا و ژمارەیەک لە ئەندامانی ئەنجومەن مەیدانیان ناوچەکەیان بەسەر کردەوە و دوای گوێگرتن و بە دوواداچوونی کێشەی گوندنشینان بەڵێنیاندا بە دوواداچوونی جددی بکەن بۆ چارەسەرکردنی کێشەکانیان و پاراستنی ژیانیان. وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی بڕیارمان پێدان یعنی بەڵێنماندا لەبەرەوەی کۆمەڵێک گرفتی هەیە لە ڕێگای گەڕانەوەیان بۆ گوندەکە و بەڵێنماندا ئەو گرفتانەی کە پەیوەندی بە ئیدارەیەوە بە دڵسۆزی و بە هەماهەنگی لەگەڵ هەم ئیداری سنوورەکە و هەم لەگەڵ پارێزگای سلێمانی و لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی تریش بتوانین بەخەمبین بۆی بتوانین ئەو گرفتانەی کە لە ڕێگایانە ئەوانە ئەو گرفتانە نەهێڵین. هەندێک کێشیان هەیە کە کێشەکە لە خارجی توانای ئەواندا لە خارجی ئیرادەی ئەواندایە خستیانە بەردەمی سەرۆکایەتی ئەنجومەن و ئەنجومەنی پارێزگای سلێمانی بۆی بتوانین لە ڕێگەی ئیدارەوە بۆیان چارەسەر بکەین ئینشاڵڵا کاری پێویستی بۆ دەکەین. بە بیانووی بوونی گەریلاکانی پەکەکە ناوە لەلایەن تورکیا و سنوورەکانی هەرێم بردومان دەکرێت بەمەش ترس و دڵەڕاوکەی بۆ هاوڵاتیانی ناوچە سنووریەکان دروست کردووە کە هەندێک جار بەدەر لە زیانی مادی زیانی گیانی بەدواوە بووە وەک گوندنشینانیش دەڵێن دەبێت حکوومەت بە جددی بێتە سەرخەت و چیتر ئەمان نەبنە قوربانی ململانێ سیاسیەکان. پێشڕەو مەجید، گەلی کوردستان، گوندی گەڵاڵە، ناوچەی شارباژێر.